سڵاو ڕێز بۆەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتەوە عەزیزم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی هەینی سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. خەباتی بوێرانەی ژنانی کوردستان و ئێران دەست بە حیجابی ئیجباری، دەست بە سەرکردنی هاوڵاتیەک لە شاری بۆکان، برینداربوونی دوو کەس لە هێرشی پەهبادی تورکیا بۆ سەر کۆبانی، بیستنی دوو تەقینەوەی بەهێز لە دوو بنکەی نظامی تەورێز و ئیسفەهان و خۆپێشاندانی سەدان کەسی خەڵکی ئیسرائیل دژ بە نەتانیاهو. درێژەی هەواڵەکان. خەباتی بوێرانەی ژنانی کوردستان و ئێران دژ بە حیجابی ئیجباری. بە پێیە وێنەوەی دوانەی بەدەستمان گەیشتووە وێڕای گوشار و هەڕەشەی هێزەکانی ڕۆژیم، کچان و ژنانی ئازا و بوێری کوردستان و ئێران بە تووڕدانی حیجابی ئیجباری لە شوێنە گشتیەکان پیاسە دەکەن. بەوتەی هاونیشتمانیان هێزێکی زۆری لیباس شەخسی و ئینتزامی لە شەقامەکانی شاری سنە جێگیرکراون، بەڵام کچانی ئازادیخواز و بەرابەری تەڵاب بە تووڕدانی حیجابی زۆرەملێ وەڵامی بێڕەزیەکان ئەدەنەوە. لەلایەکی دیکەوە شەوی ڕابردوو لە پارکی قەیتەریەی تاران کچان و کوڕانی ئازادیخواز مەراسمی سەما و شایەی ڕەشبەڵێکیان بەڕێوە بردوو. لە ناوچەیەکی دیکەیە و شارە کاتێک هێزەکانی گەشتی ئێرشاد دەیانویست کچێک دەست بەسەر بکەن، خەڵک دروشمی ژن ژیان ئازادی و مەرگ بۆ خامنەی یان بەرز کردەوە و ڕێگەیان نەدا و کچە بڕفێنن. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری بۆکان. ڕۆژی چوارشەممە 22 خاکە لێوە شارۆمەندێکی خەڵکی گوندی ئۆستەپەی سەر بە شاری بۆکان بە ناوی موسا جەلیلیان لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کرا. بەپێی زانیاریەکان موسا جەلیلیان بەبێ بەڵگەی قەزایی و لە دەرەوەی ماڵ دەست بەسەر کراوە. ڕۆژی پێنجشەممە 30 خاکە لێوە ئیدارەی ئیتلاعات لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا بە بنەماڵەکەی ڕاگەیاندووە کە موسا لە گرتوخانەی ئەو ناوەندە ئەمنیەتیەدایە. شانی باسەکە موسا جەلیلیان کە لە دەستڕاگەیشتن بە پارێزەر بێبەش و هێشتا هۆکاری بەندکرانی ڕوون نەکراوەتەوە. سەپاندنی سزای زیندان و دوورخستنەوە بەسەر حسەین بورکە لە مەهاباد. حسێن بورکە شارۆمەندی خەڵکی مەهاباد و ڕاگیراو لە زیندانی مەهاباد لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە 3 ساڵ و 6 مانگ زیندان و 1 ساڵ دوورخستنەوە لە زێدی خۆی مەحکوم کراوە. حسێن بورکە هاوڵاتی خەڵکی گوندی سەوغانلووی سەر بە پیرانشار لە ڕێکەوتی 1 خەزەڵوەری 1402 پاش بانکران بۆ دادسەرایە و شارە دەست بەسەر و بۆ زیندانی نەغەدە گوازرایەوە. ناوبراو لە بڕواری 3 خەزەڵوەری هەمان ساڵ بۆ گرتوخانەی تلعاتی سپای ورمێڕا گوێزرا و پاژماوەیەک جارێکی دیکە گەڕێندرایەوە زیندانی نەغەدە. بە پێی حکمی دادگای انقلابی مەهاباد حسێن بورکە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ گروپە دژبەرەکانی ڕژیم بە 3 ساڵ و 6 مانگ زیندان و 1 ساڵ دوورخستنەوە بۆ ورمێ سزا دراوە. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری بانە. ڕۆژی چوارشەممە 29 خاکە لێوە کۆڵبەرێکی خەڵکی سەقز بە ناوی محەممەد ڕەحیمی لە کاتی هەڵهاتن لە دەستهێزەکانی ڕژیم بریندار بوو. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز هێزەکانی ڕژیم لە سنووری بانە بە دووی کۆڵبەران داکەوتونەوە و کۆڵبەرێک بە ناوی محەممەد ڕەحیمی لاقی بریندار بووە. پێشتر کۆڵبەر نیوز راپۆرتێکی لەسەر ونبوونی ئەو کۆڵبەرە بڵاو کردبووەوە. ناوبراو بەهۆی برینداربوونی لاقی بۆ ماوەی 48 کاتژمێر توانای گەڕانەوەی لە سنووری نەبووە. برینداربوونی دوو کەس لە هێرشی پەهبادی تورکیا بۆ سەر کۆبانی. ڕۆژی پێنجشەممە 30 خاکە لێوە پەهبادێکی تورکیا ئۆتۆمبیلێکی لە کۆبانی کرد ئامانج و بەو هۆیەوە دوو کەس بریندار بوون. بەپێی راپۆرتەکان درۆنێکی تورکیا ئۆتۆمۆبیلێکی لە گوندی عینبەت لە ڕۆژهەڵاتی کۆبانی کردوتە ئامانج لە ئاکامی وێرشەدا دوو کەسی مەدەنی بەناوەکانی حەلیمە محەممەد عوسمان و عەلی مستەفا بریندار بوون. دەست بەسەرکردنی 7 ژن بە بیانوەی مۆدێلینگ لە بوشێر. لە ڕۆژانی ڕابردوودا 7 ژن لە شاری بوشێر بە بیانوەی بڵاوکردنی بابەتی مۆدێلینگ لە پەیجی ئینستاگرامی جلوبەرگ فرۆشیەک دەست بەسەر کراون. بەوتەی پۆلیسی بوشێر مۆبایل و کەرەستەی دیجیتاڵیە و شارۆمەندانە زەوت کراوە و ڕادەستی دادگا کراون. لەلایەکی دیکەوە ئاتۆلیەیەکی
وێنەگری لە ناوەندێکی جوانکاری ژنان لە شاری جۆڤین بە بیانووی بڵاوکردنی وێنەی تەبلیغاتی لە ئەکاونتی تایبەتی خۆیان پۆلۆم کراوە. گواستنەوەی ئایدا شاکەرەمی بۆ زیندانی ڕێی. پاش بڵاوبوونەوەی هەواڵی دەست بەسەرکردنی ئایدا شاکەرەمی، خوشکی هەمیشە زیندوو نیکا شاکەرەمی دایکی ئایدا ڕۆژی پێنجشەممە سی خاکەلێوە ڕایگەیاند کە کچەکەی بۆ زیندانی شاری ڕێی گوازراوەتەوە. ئەسرین شاکەرەمی لە پەیجی تایبەتی خۆیدا نووسی ڕۆژی پێنجشەممە ئایدا شاکەرەمیان بۆ زیندانی ئێڤین و لەوێشەوە بۆ زیندانی شاری ڕێی گواستۆتەوە. ناوبراو هەڵسوکەوتی کۆماری ئیسلامی لەگەڵ ژنانی بە کۆیلایەتی وەسف کردووە و خوازیاری کاردانەوەی توندی کۆمەڵگا لە ئاست پێشێلکردنی مافی ژنان بوو. گیان لە دەستدانی سێ منداڵ لە لافاوی بەلوچستان. ڕۆژانی چوارشەممە و پێنجشەممە 29 و سی خاکەلێوە سێ منداڵی بەلوچ لە شارەکانی دەشتیاری ئێران شار و بەمپور بەهۆی هاتنی لافاو گیانیان لەدەستدا. بە پێی راپۆرتی حاڵبەش کچێکی تەمەن 5 ساڵ بە ناوی سدنا جەدگاڵ لە کاتی هاوردنی ئاو لە بیرێکی گوندی کەچ لە دەشتیاری بربۆتە نێو ئەو چاڵاوە و گیانی لەدەستداوە. هەمان ڕۆژ منداڵێکی تەمەن 7 ساڵ لە سێڵاوی ڕووباری ناوچەی چاهجەماڵ لە ئێران شار خنکاوە. لە چۆمی پۆشتکاوری سەر بە شارستانی بەمپور منداڵێکی تەمەن 10 ساڵ بە ناوی ئیلیاس ڕەیسی گیانی لەدەستداوە. شانی باسەکە نزیک بە 15 شارۆمەندی بەلوچ لە لافاوی پارێزگای سیستان و بەلوچستان گیانیان لەدەستداوە و چەند کەسی دیکەش لێسەر و شوێن بوون و گەڕان بە دوایاندا بەردەوامە. پەرەسەندنی ئیجارەی سەربان و ژێرزەوی لە ئێران بەهۆی هەڵکشانی نرخی کرێخان و دیاردەی ئیجارەی سەربان و ژێرزەمین لە زۆرێک لە گەورە شارەکانی ئێران پەرەی سەندووە. بێکاری، گرانی و هەڵاوسان وای کردووە کە چین هێژاری کۆمەڵگا توانای دابینکردنی وەدیعە و کرێخانویان نییە و دیاردەی ئیجارەگرتنی سەربان و ژێرزەوی لە شارەکانی وەکو تاران، ئیسفەهان، شیراز، عێراق، ئاهواز، تەورێز و مەشهەد بە شێوەیەکی بەرچاو پەرەی سەندووە. بە وتەی هاونیشتمانیەک نرخی ئیجارەی مانگانەی سەربانێک لە ئاهواز 5 ملیۆن وەدیعە و 500,000 تمەن کرێیە و لە شاری مەشهەد 50 ملیۆن تمەن وەدیعە و مانگی 5 ملیۆن تمەن وەردەگرن. بیستنی دوو تاقینەوەی بەهێز لە دوو بنکەی نظامی تەورەز و ئیسفەهان. بەیانی هەینی سیویەکی خاکەلێوە دەنگی دوو تاقینەوەی بەهێز لە دوو بنکەی نظامی تەورێز و ئیسفەهان بیسترا و هەندێک لە سەرچاوەکانی هەواڵ باسییان لە ێرشی پەهبادی ئیسرائیل کرد. بە پێی راپۆرتی میدیاکانی ئێران پەدافەندی دوو فڕۆکەخانەی نظامی لە ئیسفەهان و تەورێز چەند دڕۆنی کردوتە ئامانج و هیچ زیانێک بەرپایەگای هەشتەمی ئاسمانی ئەرتەش لە ئیسفەهان نەکەوتووە. بە پێچەوانەی داعای بەرپرسانی ڕژیم ویدیۆیەک بڵاوکراوەتەوە کە تێیدا ڕوودانی تەقینەوەیەکی بەهێز لەو بنکەیە نیشان دەدات. هەرچەند ماڵپەڕەکانی ڕۆیتەرز و ئۆرشەلیم پۆست باسییان لە ێرشی ئیسرائیل کردووە، بەڵام بەرپرسانی دەوڵەتی ئەو وڵاتە هیچ کاردانەوەیەکیان نەبوو. جێگای ئاماژەیە کە بنکەیەکی پەدافەندی ئەرتەشی سووریاش لە وەستانی سۆوەیدا کراوەتە ئامانج، بەڵام ڕێژەی زیانەکانی هێشتا ئاشکرا نەکراوە. خۆپیشاندانی سەدان کەسی خەڵکی ئیسرائیل دژ بە نەتانیاهۆ. شەوی پێنجشەممە سی خاکەلێوە سەدان شارۆمەندی ئیسرائیلی هاوڕێ لەگەڵ بنەماڵەی دیلەکانی دەستی حەماس لە شاری تێل‌ئاڤیڤ کۆبوونەوە و خوازیاری دەست لە کارکێشانەوەی نێتانیاهۆ بوون. پێش هێرشەکەی ئێران بۆ سەر ئیسرائیل، هەزاران شارۆمەندی دژبەری نێتانیاهۆ لە ئۆرشەلیم و تێل‌ئاڤیڤ خوازیاری ئاگربەست و ئازادەی دیلەکانی دەستی حەماس بوون. پاش هێرشەکەی ئێران، ئەمە یەکەم جارە کە سەدان شارۆمەندی ئیسرائیلی بۆ جارێکی دیکە دەگەڕێنەوە سەر شەقام و داوای ئازادی دیلەکان و دەست لە کارکێشانەوەی نەتانیاهۆ دەکەن. بە دوایین هەواڵمان سەبارەتە بە وێتۆکردنی بڕیارنامەی ئەندامەتی هەمیشەیی فەلەستین لە نەتەوە یەکگرتووەکان. ڕۆژی پێنجشەممە سی خاکەلێوە ئەمریکا پێشنووسی بڕیارنامەی بە ئەندامبوونی هەمیشەیی فەلەستین لە نەتەوە یەکگرتووەکانی وێتۆ کرد. ئەو پێشنووسە لەلایەن دەوڵەتی ئەلجەزایرەوە پێشنیار بوو لە بەرامبەر دوو دەنگی بێلایەن 12 دەنگی ئەرێنی بەدەستهێنا، بەڵام ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بڕیارنامەکەی وێتۆ کرد. وێتۆکردنی ئەو بڕیارنامەیە لە حاڵێکدایە کە ڕۆژی ڕابردوو ڕێکخراوی یونیسێف لە راپۆرتێکدا ڕایگەیاند کە 13,800 منداڵ لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەرکەرتی غەزە کوژراوە. بینەرانی خۆشەویست،
هەواڵەکانتان پێشکەشکرا کاتێکی خۆش بۆ هەموو.